سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانە نشینکراوانی مخابرات لە چەند شاری کوردستان و ئێران. مانگرتن لە خواردنی بەندکراوانی بەندی ئەمنیەتی لە زیندانی ورمێ. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی دیکە لە دیواندەرە و سەوڵاوە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی میاندووە و برینداربوونی ژنێکی خەڵکی بۆکان بەهۆی تەقینەوە. کوژرانی ژنێک لەلایەن باوکیەوە لە ئیلام و برینداربوونی سێ کەس بەهۆی تۆپبارانی تورکیا لە عەفرین. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانە نشینکراوانی مخابرات لە چەند شاری کوردستان و ئێران. ڕۆژی دووشەمە 19 خەرمانان خانە نشینکراوانی مخابرات لە چەندین شاری کوردستان و ئێران دەست بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەتەوە. خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، مەریوان، ورمێ، کرمان، تەورێز، ساری، ڕەشت، هەمەدان، زەنجان، قەزوێن، خوڕەماوە، ئەهواز، ئیسفەهان و چەند شاری دیکەش بە پێی ڕەواڵی دووشەمەی هەر هەفتە ڕژانە سەرشەقام و بە وتنەوەی دروشت خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. مانگرتن لە خواردنی بەندکراوانی بەندی ئەمنیەتی لە زیندانی ورمێ. بە پێی راپۆرتەکان بەندکراوانی زیندانی ورمێ لە دوو بەندی سیمتری ڕاگیراون کە هیچ ئیمکاناتێکی ڕفاهی تێدا نییە و ژمارەی بەندکراوان لە زەرفیەتی بەندەکە زۆرترە. بەندکراوانی بەندی ئەمنیەتی زیندانی ورمێ پاش بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە داواکاریەکانیان لە ڕۆژی 12 خەرمانانەوە دەستیان داوەتە مانگرتن و دۆخی تەندروستیان ناجێگیرە. شایانی باسە کە بەندکراوانی زیندانی ورمێ پێشتر چەند نامەیان بۆ بەڕێوەبەرایەتی زیندانەکانی ئێران و ناوەندە ئەمنیەتیەکان ناردەبوو، بەڵام کەوتنە بەر هێرشی گاردی ئەمنیەتی زیندان و چەند کەسیان بریندار کرا. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. ڕۆژی هەینی 9 خەرمانان 1403 هەتاوی کۆڵبەرێکی خەڵکی شارۆچکەی ڕەبەتی سەر بە شاری سەردەشت بە ناوی خەلیل چەلەبی بە تەقێزەکانی ڕژیم بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی هەینی هێزەکانی هەنگی مەرزی بانە ڕاستەوخۆ کۆمەڵە کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی و هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی سەردەشت بە ناوی خەلیل چەلەبی بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکانی تاران کراوە. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی دیکە لە دیواندەرە و سەوڵاوە. ڕۆژی یەکشەممە 18 خەرمانان دوو شارۆمەند بە ناوەکانی موزەفەر دارایی خەڵکی دیواندەرە و ڕاشد ئەدوایی خەڵکی گوندی سلێنی سەر بە شاری سەوڵاوە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی دارایی ئیتلاعاتی ڕژیم بەبێ بەڵگەی قەزای هێرشیان کردوتە سەر ماڵی موزەفەر دارایی و ڕاشد ئەدوایی و بێ ڕایپشکنینی ماڵەکانیان ئەو دوو شارۆمەندەیان بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. شانی باسە کە ڕۆژی یەکشەمە 4 هاوڵاتی دیکەی خەڵکی دیواندەرە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرابوون. لە سێدارەدانی بەندکراوێکی لە زیندانی میاندووە و بەرە بەیانی ڕۆژی دووشەمە 19 خەرمانانی 1403 هەتاوی بەندکراوێکی خەڵکی ساین قەڵاو دانیشتووی بۆکان بە ناوی فەیزوڵڵاه حسێنپور لە زیندانی میاندووە و لە سێدارەدرا. فەیزوڵڵاه حسێنپور 5 ساڵ لەمەوبەر لە تێکەڵچوونێکدا بە تۆمەتی کوشتنی بانخەست دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. ناوبراو ڕۆژی یەکشەمە دوایین دیداری لەگە بنەماڵەکەی ئەنجامدا و بۆ بەندی تاکە کەسی ڕاگوێزرا بوو. برینداربوونی ژنێکی خەڵکی بۆکان بەهۆی تەقینەوە. ڕۆژی یەکشەمە 18 خەرمانان ژنێکی تەمەن 34 ساڵی خەڵکی یەکێک لە گوندەکانی بۆکان بە ناوی شەرمین بەهۆی تەقینەوەی پاژماوەکانی شەڕ بریندار بوو. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ گولە هاوەنێکی سەردەمی شەڕ بە ژنێکی خەڵکی گوندی قوڵقوڵای سەر بە شاری بۆکاندا تەقیوەتەوە و ئەو هاوڵاتیە بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. کوژرانی ژنێک لەلایەن باوکیەوە لە ئیلام. شەوی شەممە 17 خەرمانان ژنێکی تەمەن 36 ساڵی خەڵکی ئیلام لەلایەن باوکیەوە بە چەکی سارد کوژرا.
بە پێی زانیاریەکان ناسنامەی قوربانیەکە تا ئێستا ئاشکرا نەکراوە و بکوژەکە کە تەمەنی 70 ساڵ بووە دوای کوشتنی کچەکەی شوێنی ڕووداوەکەی بەجێهێشتووە و دوای چەند کاتژمێر خۆی ڕادەستی پۆلیس کردووە. شانی باسە کە باوکی قوربانی هۆکاری کوشتنی کچەکەی بۆ ناکۆکی و کێشەی خێزانی گەڕاندوێتەوە. برینداربوونی 3 کەس بەهۆی تۆبارانی تورکیا لە عەفرین. ڕۆژی دووشەمە 19 خەرمانان ژنێک و 2 منداڵ لە ئەنجامی تۆبارانی ناوچەی شێرا لە دەوروبەری عەفرین بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان تۆپخانەکانی ئەرتەشی تورکیا و بە کرێگیراوە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە گوندەکانی سەر بە ناوچەی شێرا لە کانتۆنی عەفرینیان بە چڕی بردومان کردووە و لە ئەنجامی وێرشەدا ژنێک و 2 منداڵ لە گوندی تەنب بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە پارسی جنوبی. ڕۆژی دووشەمە 19 خەرمانان کرێکارانی ڕەسمی نەوت شاغڵ لە مەیدانی گازی فەجر و پاڵاوگەکانی 1 و 2 پارسی جنوبی بۆ جارێکی دیکە دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت وەلانانی یاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی گەڕانەوەی و بڕەپارە کە لە ساڵانی ڕابردووە و باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی وەلانانی جیاوازی لە سەرکارلابردنی بەرپرسانی ناکارامە و کۆتایهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت بوون. ناڕەزایەتی خاوەنبار هەڵگر و مینوبوسەکان لە زابۆل. ڕۆژی دووشەمە 19 خەرمانان خاوەنبار هەڵگر و مینوبوسەکانی شاری زابۆل لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خاوەنبار هەڵگر و مینوبوسەکانی زابۆل چەندەمین جارە لە ئاسپڕینی پشکی سوتەمەنی لە بەردەم فەرمانداری کۆ دەبنەوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخ بە داواکاریەکانیان نادا. بە وتەی ناڕازیان بەهۆی بڕینی پشکی سوتەمەنی داهاتیان کەم بۆتەوە و بنەماڵەکانیان تووشی کێشەی مەعیشەتی بوون. سەپاندنی جەریمەی ماڵی بەسەر لەیلا حسێنزادە. لەیلا حسێنزادە چالاکی خوێندکاری و بەندکراوی سیاسی پێشوو بە تۆمەتی تێکدانی ئاسایشی وڵات سزای جێگرەوەی غەرامەت بەرامبەر بە 100 ملیۆن تمەنی بەسەردا سەپێنرا. لەیلا حسێنزادە پێشتر بەهۆی چالاکیەکانی لە درێژەدان بە خوێندن بێبەش و سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا بوو. ئەو چالاکە خوێندکاریە ڕۆژی 13 خەرمانانی ئەم ساڵ لەلایەن دەزگای قەزای کۆماری ئیسلامیەوە ئاگاداریەکی پێگەیشت کە تێدا نووسرا بوو سزای زیندانەکەی بۆ 100 ملیۆن تمەن جەریمەی ماڵی گۆڕدراوە. کوژرانی 2 پارێزەر لە مەلایەر و عێراق. ڕۆژی 18 خەرمانان سۆهەیلا میعماری پارێزەر و ئەندامی کانونی پارێزەرانی مەلایەر و پارێزەرێکی دیکە لە شاری عێراق لەلایەن 2 کەسەوە کوژراوە. بە پێی راپۆرتەکان سۆهەیلا میعماری لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکەی لەلایەن کەسێکی نەناسراوە و لە شاری هەمەدان کوژراوە و زانیاریەک لەسەر هۆکاری ئەو جەنایەتە و ناسناوی بکوژەکە لە بەردەستانیە. لەلایەکی دیکەوە پارێزەرێکی خەڵکی عێراق لە کاتی زەوتکردنی مڵکێک لەلایەن خاوەن مڵکەکەوە بە چەک کوژراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندان لە چەند وڵاتی جیهان دژ بە کوشتنی ژنان لە وڵاتی هێندوستان. لە دەیان وڵاتی جیهان کوشتنی ژنان و دەستدرێژی سێکسی بۆ سەریان لەلایەن پیاوانی هێندوستانیەوە بە توندی ئیدا نەکرا. بە پێی راپۆرتی ڕۆیتەرس هەزاران هێندوستانی دانیشتووی 130 شار لە 25 وڵاتی جیهان ڕۆژی یەکشەمە 18 خەرمانان دژ بە دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنان و کوشتنی کادرێکی دەرمان بە ناوی مومیتاد دەبناس خۆپێشاندانیان بەڕێوە بردووە. لە ڕۆژانی ڕابردووشدا هەزاران پزیشک و پەرستار لە چەندین ئەیالەتی هێندوستان لە ئاسچوونە سەرەوەی ئاماری تونند و تیژی دژ بە ژنان ناڕەزایەتیان دەربڕیوە و خوازیاری دابینکردنی ئەمنیەت بۆ کادری دەرمان و دادپەروەری بۆ ژنانی وڵاتە بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەمووان.